هەندێک کەسیشەیە گەستی ناخەن کەسیشەیە ڕێزەکان نابن زیاتر لە 40 ساڵە کرێکارە ئەو دەڵێت کارەکەی سەرچاوی بژێوی ژیانێتی بەڵام هیچ بیمەیەک و لە کاتی کارکردندا پێداویستەکانی سەلامەتیان نییە و بەپێی پێویست ڕێزیان لێ ناگیرێت. والله ئەمە بیمەی بێکاریمە نییە هەناک نەمان بینێ بیمە بکار هیچەوە هیچ ئینجاکەی وەکو بێژی هینی خەڵکیش وڵای خەڵکیش باشە ئەگرن بەڵاز وەک پێویست نییە ئەگەر ئیش نەکەین ژیانمە ناڕوە ئەوە شتێکی دیارە کرێکار ئەگەر ئیش نەکات ژیانی ناڕوە ئەوە شتێکی ئینە کە وڵای هیچ معاشی شتێکی نەوی ئیش کرێکاری ئەو ڕۆژ کرێکاری نەکاتر هیچ ینی هیچ والله کرێکار بەخۆڵان لە وڵاتی خۆمانە کەس گوێی نایەتێ نە مەسئولینی خۆمان کەس گویان نانێ کرێکار هەمیشە ژێردەسەیە تێگەی هەمیشە ژێردەسە چەپۆک تێگەی ئەبێ یارمەتیمان بن بە هەموو شێوەیە ئەگەر کرێکار نەبێ والله وڵات وێران نەبێ وایەوە نییە وڵاتەکەمان بە کرێکار بنە تێگەی ئەم هەموو بیناوە هەموو شتە هەموو بە کرێکار دەستی کرێکار وەسا بووە دروست کراوە. سندیکەکانی کرێکارانیش داوا لەلایەنە پەیوەندیدارەکان دەکەن ڕەوشی کرێکاران باشتر بکەن لەگەڵ دابینکردنی بیمەی کۆمەڵایەتی کە تا ئێستا کرێکاران بێبەشن لەو مافە سەرەتاییەیان. لەم بۆنەیەدا جارێکتر جەخت دەکەینەوە لەسەر داکۆشیکردن لە بەردەوامان بۆ بەدەستێنانی مافەکانی کرێکاران لە ڕووی ئابووری و کۆمەڵایەتیەوە دووبارە داواکانی لایەنە پەیوەندیدارەکان بە جددی کار بکەن لە پێناو فەراهەمکردنی هەلی کار بۆ گەنجان و بە پرۆژەیەکی هاوبەش لەگەڵ کەرتی تایبەت لایەنە پەیوەندیدارەکان ئەم پێناوە هەوڵەکانە چڕ بکەنەوە هەروەها کار بکەین بۆ مسۆگەرکردنی ژیانێکی شایستەتر بۆ کرێکاران لە کوردستاندا کە لەگەڵ هەلومەرجی ئێستای ناوچەکەی کوردستاندا بگونجێت بە دابینکردنی ئابووری باش و کەشەهای تەندروست لە ناو شوێنی کارەکاندا. ساڵانە لە هەرێمی کوردستان یادی ڕۆژی جیهانی کرێکاران دەکرێتەوە کرێکارانی وەکچینێکی زەحمەتکێش و ماندوو بەردەوام لە کاردان و سەدانیش بژەوی ژیان و چاویان لەوەیە ڕۆژانە کاریان دەست بکەوێت لەلایەن حکوومەت و خاوەن کارەکانیشەوە مافە سەرەتایەکانیان بۆ دابین ناکرێت و لە ڕەوشێکی پڕمەترسیدا کار دەکەن. ساڵاناش بە پێی ئامارەکان دەیان کرێکار لە شوێنی کارەکانیان گیان لەدەست دەدەن یاخود بریندار دەبن. سامەر فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.